سڵاوتان لێبێ بەڕێزان لە کەرکووکم لە یەکێک لە بازاڕەکان کە پێڵێن حەزیرەکە دەمەوێت لەگەڵ بەشێک لە هاوڵاتیانی ئەم بازاڕە قسە بکەم بزانم ئەو داهاتە زەبەلاحەی کە لە کەرکووکە هەیە تا چەندێک خزمەتی خەڵکی ناو کەرکووکی پێکراوە تا چەندێک خزمەتگوزاری بۆ کەرکووک پێکراوە ئەگەر نەخێرە ئەی ئەو داهاتە زەبەلاحە بۆ کوێڕوا وەکو دەڵێن بەشێک لە عێراق لەسەر داهاتی کەرکووکەژی ئەوەندە داهاتەکەی زەبەلاح و گەورەیە بۆچی نەیانتوانێن بەو داهاتە زەبەلاحی کەرکووک خەڵکی کەرکووک لە خۆیان ڕازی بکەن بۆچی دەڵێن دووکەڵی ئەم نەوتە بۆ خەڵکی کەرکووکە بەڵام داهاتەکەی بۆ شوێنەکانی دیکەیە لەگەڵ مابن من قسەیان لەگەڵاکەم پرسیاریان لە دەکەم زان ئەوان چی ما پێڵێن فەرموون. ئەو هەموو داهاتە بۆ گرفانی گەورەکان ئێمەگەر گەورەکانیش ناڵێن خەڵکی کەرکووک ینی خەڵکی خۆمانن بەرپرسی وڵاتەکانی خۆمان بۆ ینی خزمەتی خەڵکی پێ ناکەن تا خەڵکەکەیان لێ ڕازی بێلایانی کە خەڵک لە چی خەڵکەکە خۆی بەو وەزعە فێرە ئەوانش مادام خەڵکە بخۆی بۆ فێرە جویان لین یاحتیادیە بەلایەنەوە خۆ نەوتەکە وایە سەهامانە مانگانە بە شەڕە لە قاچین سەروبەرمی لێ وەرەگرین تێگەی مانگانە سەروبەرمی ماگانە سەروبەرمیلێکش نا نیو بەرمیل نەوەکە بەرمیلێ نیو بەرمیل وەرەگەر ئەوش بە شەڕەلەقە وەرەگریت تێگەی وای بێ بۆت بێنەوە بۆ ماڵ بەزەوە بە شەڕەلەقەش سەر نیو بەرمیلێ وەرەگریت بەسی هیچ داهاتێکی بۆنە بە ئەوایە چە خەڵکی کەرکووک هەریز نەبووە حەقی ئەو مەسفانی کە لە ناو کەرکووک کراوەتەوە ئەو هەموو دووکەڵە هەڵەمژە ئەو هەموو دووکەڵە هەڵەمژی هەریز نەبووە خەڵکیان لە ناو مەسفاگانە تەعین کردایە هەریز نەبووە خەڵکیان ناو مەسفاگانە تەعین بکردایە بۆی حاڵێ بەم حاڵە نەگەشتە ئەوە چیان کردو هیچیان نەکردو وەڵی بەس پارەکەی خۆن باشە بەڵام خۆ داهاتەکەی کەرکووکەوەنە کەم نییە ینی ئاوە بە چکە بەشی خەڵکەکەی لێبە بۆ مناڵی فەقیر گەلێ زۆرە داهاتەکەی بەس بۆ گرفانی ئەوانە گەلێک کەمە هیچ نییە گرفانیان پڕ ناکاتەوە گرفانی گەورەکانی پێ پڕ نابینا پڕ نابێتەوە زەحمەتە بۆ پڕ بێتەوە ناوەڵە بەس خۆڵێن بەشێک لە شارەکانی تری عێراق بە بۆنەی کەرکووکەوەژین ینی داهاتی کەرکووک خزمەتی شارەکانی تری عێراق قەنەعەتمێ هەموو عێراق بەهۆی کەرکووکەوەژێت ئەوە کەرکووکەش لە حەز دەقەیەکانیە ئەیفرۆشن بە شتێ خێر کابرا خۆی لەوانێ بە دەورەکە کڕبێتی بەیانی یانزەی بدەرێت داتێ زۆر احتیادی بەلای ئێستا یەکێک لەو شتانەی کە باسەکرێت دەیانوت ئەو داهاتە لە هەر شارێکە هەبێ لە هەر بەرمیلێک دۆلارێکی دەبێ بگەڕێتەوە بۆ خزمەتی شارەکە هاین تەنانە دەوش جێبەجێ ناکەن لە کردو چی جێبەجێگە جاران پڕتۆ دۆلار هەبوو پترۆ دۆلارەکەش نەماوە بزانم ئەوش نەما بابەیسا حەج مانتیقەیەکە گری نییە باوەڕکەی سەر لەم ڕیزە دوکانە نیە لەوانی بیست خەریجی دیابێت حچێکی خۆم خەریجی کولی و مەحەدشم تێگەی ئێوە تا دانشم لە دوکان دانشم شتە فرۆش تعیناتیش نییە زیاد بێت تعیناتی چی بابە تعینات پترۆ دۆلارش نییە ئەوە تایسە ناوی هەزار نەفەرەکە هاتوۆتەوە سێ بەشی ناوی نهاتۆتەوە تێگەشی گەشتی خەڵک حەویجەیەکە ناوی دێتەوە هەمووی خەڵک حەویجە ئەو مەنتیقانیە دێ ناوی هاتوۆتەوە بڕۆ برایەوە خۆ خەڵک کەرکووکی تیار نییە زەحمەتێت تیابێت وەڵاوەکو پێویست سوودی پێ نەگەینەوە بەس یعنی باشە خراپیش نیە بۆچی ئەڵێ وەکو پێویست نەیگەاند ئێوەکو پێویست خۆگەر بیگەاندرا ئێستا بازاڕەوە نابوو خەڵکێکی باشترەژیە بەستە خەڵکی خراپترمەکەوەی کە بلێن خاکەکەی بە پیتە و لەبارە سروشتەکانە باش باشە ئەو داهاتە زۆرە چی لێ دێ ئەی بۆ کوێ ئەڕوا ئەگەر بۆ خەڵکیم شارە نیە ئەی کێ بەرپرسە لەمە حکومەت بەرپرسە کێ بەرپرسە بۆ کوێ ئەڕوا ینی حکومەت نابێ حسابی ئەوە بکە ئەم شارە سەرچاوەیەکی گەورەی با بڵێن داهاتە بەشێکی باش لەو داهاتە بگەڕێنێتەوە بۆ خەڵکیم شارەوە بۆ خزمەتی خەڵکیم پێویستەکە بەسەوە نایگەڕێنەوەی تر خۆیان نەزان بەکەم لایەوە باشە بەڵام بە پێی یەکێک لە یاساکان دەبێ پترۆ دۆلار لە هەر بەرمیلێک دۆلارێکی بۆ ئەو شارە سەر بکرێت ئەوەی جێبەجێ ناکەن ئێستا بەخوا باوەڕ ناکەم وەڵاوی جێبەجێ کێ هۆکارە بۆ نمونە حکوومەتی بەغدایە حکوومەتی هەرێمە
خەڵکی ناو کەرکووک کێ هۆکارە بۆی خەڵکی ئێرە سوود لە خاکەکەی خۆی نەبی خۆیت نازانوارە بێ حکومە دەرپسیانە قابلێکی وەرپسێ وەکو گەنجێک پێت وایە ئەبێ چۆن پێ نابێ وابێ باشتر بێ ینی پێت وایە ئەگەر داهاتەکە بۆ ئێستا بازار قەرەباڵغترە بوو قەڵباڵغترە بوو هیچ باشە بوو خەڵک حاڵی باشترە بوو لە ئێستا ئێستا چۆن ئێستا خراپترە لەوەیتان ینی سەر ڕایەوەی کە ڕاوی بلین ینی بە پێوی کەنەوتمانێ و لە زۆر بارە باشین و حاڵی خەڵکوانیان خراپترە لەوە خراپتر بوو مەڵ باڵێ بەس وڵەکەی بۆ کەرکوو چییە؟ بەس دوو کۆڵەکەی هەموو داهاتە چی لێدێ ئەو مادە سروشتەی هەمووی ئەدرێ بەغا لێخوا ئەمریکا لێخوا ئێران لێخوا تووشە لێخوا ینی ئەو وڵاتە دوورانە لێ خۆ خەڵکی ناو کەرکووکەی خۆیەتی ناوەڵە کەرکوو خاوەنی نییە کاک کەرکوو حەوت دەڵەت بەخێوەکە بەریتانیا ئەمریکایە ئێرانە ئەسرائیلە بەغا خۆیەتی شارەکانی تر ێرا قەڵێن بەشێک لە داهاتی کەرکووک بەینی کەرکووکەژی چۆن ئەنیڵێن بەشێک لە ئەو خزمەتی بە شارەکانی ترەکرێهی کەرکووکە چێ بۆی بەڵێ وایە کارەباکەی ئەیبن بۆ جنوبە نەوتەکە هەرەی بن ئاوەکەی هەرەی بن هیچی تێماوە لاینی پەیوەندیدار ئەوە کەسانەی بەرپرسی ناو کەرکووکن ئەی هەڵوێستی ئەوان چییە ئێوان نابێ خزمەتی شارەکە خۆیان بکەن کەسی خەڵگەم شارە نییە بۆ نمونە سعات دوو لێ دەمی ڕاکاتۆ بۆ ماڵەکەی خۆی کەسیان ماڵی لەم شارە نییە هەموو لە هەلوێسێمانە یان لە بەغایە کەسی دانوشێم شارە نییە ئەوەی کەرکووک و سلێمانیە خۆ هەر کووردە و شارە شارێکی کوردیە نابێ خزمەتی ئەم شارە بکات نابێ دڵی خەڵکی ئەم شارە لە خۆی ڕازیکەن پێیان ناکرێت دەسەڵاتیان نییە دەسەڵاتەکەی ئەوە نێ معاشەکەی وەرەگەڕاتەوە بۆ ماڵ بۆی نیە قسەشکە ئەی سەردەمانی خۆ دەسەڵاتیان هەبوو لێرە و توانیانە زۆر شتیش هەتا ڕادەیە ئەو کاتێکە کورد حکومێکی لێرە لۆڕی هەموو شتێک کەرکوو باشتر بوو بە تاکید باشتر بوو ئێستا زۆر خراپە زۆر خراپترە تەنانەت گەڕەکە کوردیەکان ئامۆدەکان کە ناو جادەیە گوڵۆبەکانی تا ئیژ ناکە کە شتێ عامەوە یعنی پەیوەندی بە کورد و عارەب و تورکمانەوە نییە بەس گەڕەکە کوردیەکانە کارەبای گوڵۆبی تایە بەس ئیشی پێ ناکەن کارەباکەی نادەنێ بۆ لە بۆری گەڕەکە کوردیەکان فەرامۆش بکرێ بە تاریکسانی بێنێتەوە بە قەبرستانی بێنێتەوە ئەوەی تەمەندقە تورکمانەکان هەموو گوڵۆبەکانی چەکە ئەوەی تەمەندقە عارەبیەکان تەنانەت چۆ ڕۆژ گوڵۆبەکانی چەکا لەوێ یعنی وای لێ هاتووە لە بیرە نەسی بژێنەوە لەوەی شاقدر لە کوردیە لە هەموو بە هەموو شوێ قەت لە کوردەکرێ بە لە ڕووی کارەبا لە ڕووی جادەوبان لە ڕووی قەتعا لە ڕووی خەدەمات لە ڕووی هەموو شتێ تەنانەت لە ڕووی بازارشەوە بۆ نمونە گەڕەکە کوردیەکان چەند بازارێکی تایە بازار حەسیرەکەی ڕەحیماوەیە سەر سنارە پەنجا عەلیە شۆرجەیە بە کوردیەکەی ئەم بەردەسرەکەەوە کە بە منتقی کوردی دادرێ پڕی بۆ لە مەعسکەر هەر بانفەرێک و هەمەرێکی لێیە هەمەرێکی لێ نەبێ دوو مێگزەمین عسکەری لێیە منتقە عەرەبیەکان شتوای لێ نییە قوربانیش خەڵکی ئەم منتیقەی کوردن بە تاکید لەوتی کەرکووک دروست بووە ئەوەی کە خۆی داوەتە کوشتا بۆی شەید کراوەتیایە هەر کورد بووە هەتا ئەم دەقێش هەر کووردە نتوانراوە قەرەبووی ئەم شتە بکرێتەوە بۆ ئەوانەی کە ئاوا لە پێناوی شەید ناوەڵان هیچیان بۆ نەکراوە ئەوەی کورد بۆم شارەیەکە کەس بۆی ناکە تەنانەت خۆشی گرۆتە قوربانی بۆی هیچی بۆ ناکرێت قوربانیەکان بۆ کووردە خزمەتەکە بۆ ئەوان بە تاکید وایە خاوەنی چییە؟ خاوەنی نییە. خاوەنی من تۆی هیچمان بەدەست نییە. کەس حسابمان بۆ ناکە. چی ینی بەتەمای ئەی داهاتەکەی کەرکووک چێ بۆی بۆ چۆ چیە؟ بۆ جێفام من تو دێت؟ بۆ خەڵکی کەرکووە واجبە بۆ خەڵکی کەرکووک وەڵا واجبە بۆ خۆی واجبە نییە شتیوان نییە. نه. با خەڵکی ئەم کورد کە باڵی میسفادەمم داهاتە کردووە. بەس ئیسفادەکەمان لە نەخۆشەکەی کردووە. آخر داهاتەکەی کەرکووک زەبەلاحە گەورەیە. ئەخە ئەوانەی کەوا بەدەستیانە تێر ناخۆن. تێر نابن. ئەگە تێر نەبوون باشە دەبوو ئێستا کەرکووک چۆن وایە ئەگەر ئەو داهاتی بۆ سەرفکرا ئەگە ئەو داهاتی تۆ باسێکی بۆی سەرفکردایە بۆی سەم تۆر بە خۆمان لە وڵاتانە بگەڕین پیاسەمان کردایە نەک دابنیشتانیشمان بکردایە ئەوەندە ڕاوەدینارمان بکردایە ئەوەندە زۆر بەڵێ دەست بە چێتی هەتا بەینی قسە بکەی قیمەتی نییە باشە
کێ بەرپرسیار لەم حاڵەتە بۆ دووکەڵەکەی بۆ خەڵکی کەرکووکە و بۆ داهاتەکەی بۆ من و تۆین ئەی من و تۆ ئەڕۆین دەنگیان پێدەین ئەڕۆین هەرچیە بێت چەپڵیان بۆ لێدەینەوەنش حەقی خۆیانە آخر بەدیلی ئەمە چیە ینی هەر دەنگدان نییە بتوانانی ئەمە بکەی ینی بەدیلێک نییە بەدین تازە ڕۆی تۆ تازە شتەکە لە دەست دەچێت تەواو هەر بۆ خۆ تا بەینی حەزای قسەت بۆکە هیچ قیمەتێکی نییە باشە سەردەمانێک کورد لێرە ئەوەی دەسەڵاتدار لە من تۆ ڕاگرێ وەک من و تۆیە تەواو ئەوانەی تروا تۆ باسییانەکەی سەردەمانێک کورد لێرە دەسەڵاتدار بووە توانیوانە لەو مدەتا خزمەتی پێ بکەن نه هیچ یامەم شارە نەکردووە نیان کردووە چوار جادای کردم چی لە جادا بکەم ئەو جادەی لە ڕێی بەغەڵ لە تسعین لەو منتیقا نەکراوە لێر نەکراوە فەرق و جیاوازیەکرێ لە نێوانم گەڕەکە کوردی و عەرەبی و تورکمانەکە ئێستاە ئەو جا ئێستا ئێستا طبعا نەکری حەقی خۆیەتی کابرا ئەی کابرا پۆستی خۆیەتی بە من هەم بێ بۆ کەس کارەکەم یان بۆ خەڵکی غەریبی کەم شارە شارێکی کوردی زۆرینە کوردیە کورد بوو نەما دوای 16 ئۆکتۆبەر نەما کەس بەم شاریان نایە کەس حسایی بۆ ناکە کاک دەنگدان دێن چیتانێ بەسەر چاو تەواو دوایەوە کەس ناناسن بەس کاتی دەنگدان دێ بەس کاتی دەنگدانە دوای لێ خەڵکیان بیرەچێ کەس ناناسن حەقی خۆشیانە دەستیان خۆش بێ دوای لەسەر حەقنواکە بەڵێ ئەگە من تۆ دەنگیان پێ نەدین ئەوان ژوان ناکەن من تۆین وا لەوانەکەین کێیە بۆتە نەکبەتی بۆم شارەوەی چتر بەس نەکبەتیە بۆم شارە و تاوی چتر باشە داهات لە وڵاتانی دیکە خزمەتی و شوێنەی پێکرێ بۆ لێرە نەکبەتیە وەڵی ئەچێتە جیرفانی سێ بە چوارەوە پڕ نابێ گیرفانی سێ بە چوار بەڵێ دانی چیەوە ئەو ژیرفانی سێ بە چوار پڕ نابێ پڕ نابێ و جیرفانە پڕ نابێنەوەڵە داهاتە زەبەلاحای چێ بۆ کوێ هێنا لە مەچێتی جیرفانی سێ بە چوارەوە ئێسێ بە چوار لە شۆ پڕە بێ باشە بەس ئێستا شارەکانی در خاوەنی حکوومەتێک بن ئێستا کەرکووک دوو حکوومەت خۆی بە خاوەن ێزانی لە دوای دوو حکوومەت و ئەو داهاتە زەبەلاحیش بۆ ناتوانن خزمەتی ینی بۆ لایەنی کەم خەڵکیم شارە لە خۆیان ڕازی برام و شارە خاوەنی نیاسڵە هەر خاوەنی نییەم شار کوڕە و کوڕەیە بێت و بتر بۆ خۆی ئەوەی لە بەرژەوەدی مەسلحەتی خۆیاتی بیبات و خواحافیزتەوە بەڵام ئەو هەموو دووکەڵە ئەچێتە ناو لوتی کەرکووکەکە بۆتە نەکبەتی بۆ شارەوە بۆتە نەخۆشی ڕشوا بەسەرم شارەیە و تاوی چتر نەخۆشی و دووکەڵەکە بۆ ئەمانای چییە ئەی نەکبەتەکەی بنا لە مەکبەتەکەی بۆم شارەیە ئەژنایی چیتر تۆم شارە زیل و زەبەلاحا بینی دوو حەدیقە و دوو پارکی خۆشی تایە نییە باشە بەڵام ئەو داهاتە زەبەلاحی لێرە هەیە خەڵکی ئێرە قوربانی داوە بووی ئەشکەنجە دراوە بە تایبەتی کوردی ئێرە ینی کاتی خۆی قوربانێکی زۆری داوە لایەنی کەم قەرەبووی ئەوانە بکرایەتەوە کە قوربانیان داوە بۆم شار وڵی خۆزگە نیاندایە ئەوە موخێن و شەیدەوە بەلاژەوە هەیە بە بەلاژڕی چێ هێ بە بەلاژڕی چێ ئەی چی کرا بۆم شارە کەسی هەرە بێ قوربانی بدا تاگە بە ئامانجە ناکێ وەڵام بە حیاتی ناگەین زۆر زەحمەتیشە بگەین ناگەین زەحمەتە حەل چییە بۆ نمونە چارەسەری ئەو وەزە بەچێ بەڕای من یعنی بەڕای من لەو ئەم شارە هەتا هەروە بێ کوڕ ئەو کوڕێ بێت ئەم شارە دەستی پێ بگا و هەنێ بەرێت و خواحافیزی بێت ئیتر عەدالەت و دادپەروەری شت نەخوێنیان نەبا بە عەدالەت دادپەروەری چی نەوەڵانیە برام بە هیچ شێوەیە خزمەتی خەڵکی کەرکووک ناکام ئەم نەوتە ئێرە یعنی ئێستا وەرە بپرسە لە هەر کەسێکە بپرسی خۆزگە لە خۆزگەداری خۆی قەترێ نەوتمان نەبووە ئەو نەوتەی بنمان زبڵ وایە زۆر باشتر بوو لە ئێستا بۆ خەڵکی کەرکووک نییە بە هیچ شێوەیەک هەمووی بۆ دەرەوەی کەرکووکە ئیتر یاخود بەغا یاخود هەولێر بۆ هەر شوێنێک بێت بۆ دەرەوەی کەرکووکە بە هیچ شێوە بۆ ناو کەرکووک نییە بۆ خەڵکی کەرکووک دووکەڵەکەی خەڵکی کەرکووک هەڵێمژێ داهاتەکەی بۆ ئێمەیە بەڵێ دووکەڵەکەی بۆ ئێمەیە و داهاتەکەشی بۆ دەرەوەی کەرکووک بەزەمە غەدر نییە لە خەڵکی کەرکووک و کوردی کەرکووک غەدرێکی زۆر گەورەیە غەدرێکی لە ڕادە بەدەر گەورەیە یعنی ئێمە تاوانمان چییە ئەو هەموو دووکەڵە شەو ڕۆژە چێتە سنگمانەوە تاوانمان چییە لایەنی کەم کۆمەڵی سەوزایی و پارکی پێ بکرایە ینی ئەوەی بەلایانی کەمەوە هیچ نەبووە سەوزایەکیان لە کەرکووە دروست کردا هیچ نەبووە ینی ڕێگە و بانی خۆشمان نەبووە هیچ نەبووە کانە باە ئەوەندە جوان کردا لە دوورەوە بناسیێ هیچ نەبووە ئەوە کەرکووک تاک بووە بۆیە کەرکووک دیار بووە لە هەموو دنیاە نەگەر بڵێن لە عێراقا لە هەموو دنیا بۆیە کەرکووک دیار بووە سەیری وڵاتانی دیکە بکە هەر وڵاتی نەوتی هەبێ سەیرێکی وڵاتێکی زۆر جیاواز و پێشکەوت بەڵام بەداخەوە لەم ئێستا لەم عێراقەیە گە سەیری کەرکووک و بەسڕاشکەین بەسڕاش هەمان دەردی ئێمەی هەیە
تێگەی ئەوانش هەمان دەردی ئێمەیان هەیە ئەلێ ئەسڵان ئاو نییە بیخۆن ئاوی خواردنەوەیان نییە بەداخۆ داهاتە زەبەلاحەت چی لێدە ینی ئەوە بێ پرسیار لە حزبەکان بکەیت کەرکووکێک پێ وایە داهاتی ئەم خاکەی تۆ ئەم کەرکووکەی تۆ بۆ کوێ بە والله داهاتی ئەمە بۆ ئەو حزباناتە بۆ حزبە گەورانی کە یاری بە خەڵکەکەن کە یاری بە خەڵکی کەرکووکەکەن بۆ حزبەکان ئەو حزبانەی ئەو حزبانی خۆشمان حزبە عێراقیەکان و ئەوانەی خۆشمان بگرە خراپترن لەوانە بەداخەوە زۆر بەداخەوە لە پێشووترا کوردیش لێرە دەسەڵاتداری بۆ چەند ساڵێک لە مدەتە نەیانتوانیوە خزمەتی ئەو کەرکووک بکەن و بیکەنە شارێکی نمونەی هەوڵیاندا یەکێ وەک دکتۆر نەجمەدین بەڕەحمەت بێت خوا عەفوی کا یەکێ وەک دکتۆر نەجمەدین بەڕاستی هەوڵیدا بەڕاستی خەڵکی ئەم چونکە خۆی ڕۆڵی ئەم شارە بوو بەڕاستی بۆ کەرکووک هەوڵدا بەڵام نەیانێشت هەر حیزبەکەی خۆی هەر حیزبەکەی بەرامبەریشی نەیانێشت ئیشەکەی تەواوکە و کەرکووک بگۆڕێگینا کەرکووک لە گۆڕان نابوو لەو کاتەیە کەواتە هەر کەسێ خزمەتی ئێرەش بکە ناهێڵن هەر کەسێ بێ خزمەتی شاری کەرکووکە ناهێڵن بەس بۆ زۆر باسی خۆشەویستی خەڵکی کەرکووک و کوردی کەرکووکەکەن ئاینلاینی کەم دەبووە بەو داهاتە زەبەلاحی خۆی خەڵکیان لە خۆیان ڕازی بکردن دەبووە خەڵکیان ڕازی بکردایە بەڵام ئەمان ئەوەنی ئەیانەوەی جیرفانی خۆیان پڕکەن ئەوەنە نایانەوەی خەڵک ڕازیکەن لە خۆیان ئەوەنی بەدوای جیرفانی خۆیانەوەن بەدوای جیرفانی ڕۆڵەکانیانەوەن هەمووی وا لە ئەوروپا و شوقە و سیارە و هەموو شتی آخر مۆدل ئەوەنە بەدوای دڵی خەڵکەوەنین بەداخەوە بۆیان خی گەورە هەڵام سێنی ئینشاءڵڵا لە کەلارەوە ئەو داهاتە زەبەلاحی لە کەرکووکایە وەکو نەوت خزمەتی خەڵکی ئەم شاری پێکراوە هاتوویتە ناو کەرکووک بینیوتە نەگریانم جێکراویتایت وڵای بە وەڵام خزمەت شایوە خۆی شعب دیارە هیچی بۆ نەگریا جادەوبانی ڕێگەی نەکراوە باشە بەس خۆ کەرکووک ئەگەر شوێنەکانی دی خاوەنی حکوومەتێک بوون کەرکووک دوو حکوومەت خۆی بە خاوەنیە پرە سوای بە خاوەنەکە چیە ئێمە لای نەوتەوە یەنا خەر نەوتە پاک نەوت لە ژێری بە تایبەتی ئەم کەرکووکە کەرکووک شوێنتری ئەی بۆ بەم داهاتە زەبەلاحی کەرکووک نەیانتوانی خەڵکی کەرکووک لە خۆیان ڕازی ئیدارە نییە ئیدارە نییە دڵتۆ ئیش با بۆم لە سەرپەرشیکاری گەرەکە یەکی ئیشی بۆ بکە بۆم دەربەت پارانی خۆمان سەرپەرشیکاری لێ نازانم ئەیکەن بەرەوە بەس وەکەن باشە ئەڵێن ئەوەندە داهاتەکەی کەرکووک زەبەلاحە خزمەتی شارەکانی تری عێراقی شەکە بەس بۆ خزمەتی خۆی پێ ناکرێت دووکەڵەکە بۆ خەڵکی کەرکووکە و داهاتەکەی بۆ وڵا بێژم بەگو کەلاریەک کاتوتە ناو کەرکووک خزمەتی کراوە بۆ داهاتی وڵی وەکو ئەو جانەکە یا و کات خۆی نییە محافدێ لە عێراقە بی کاک نەجمەدین ئەو شتاگیە کرد بەزاوک یان کەس نییە بۆ ئیش بکە بۆ لایەن بن ئەی وڵی سلام خەڵکیێرە با بڵێن وەسفیەکەن ئەڵێنەوەیە بەس بۆ نیانیش خزمەتی زیاتری وڵی نازانم سیاسی بۆ کێشێ و داهاتە زەبەلاحیەرە وڵی نازانم بڵێم بۆ کێوە ناکرد بۆ من تۆژۆک و هاوڵاتیەک بەشێک دەیە لەو داهاتە نازانین داهاتەکەی بۆ هەموو شعبێ بەشی یادیایە ئێتر وەڵاهی خزمەت کراوە نیعین نانەوێت نەکراوە بەس داهاتەکەەوە نازانین خوازانین بۆ چۆڕۆ ئەڵێن داهاتەکە زۆر زەبەلاح و گەورەیە بەخەدەر ئەم زەبەلاحیەی داهاتەکە هەموو شارەکان داهاتی هەیە بای خۆی بەسی چیانۆک و کەرکووک و بەسڕی شارەکە شاری نەوتاویە بەسی تر نازانین چۆن تەوزی شارەکانی دیکە بگەڕێ و کەرکووک نەوتی هەیە ناوەڵا نەوتی نییە بەڵام زۆر شارمان هەیە لە کەرکووک زۆر جوانتر خزمەتەکە ئارەوەڵا خۆی تەبعاان دار و دەستەکەیش دەورە بینێ ئەم داهاتە زەبەلاحە بۆی کوێڕوە واللهی نازان تۆ کەرکووکیت بەشێک لەم داهاتە مافی تۆ ئارە وەڵا مافی بەس بەبێ ئێمە ناکرێت کاگەمە پێ ئەفەقیر چی بکەین ئارەوە جار فەقیر بی بەش ینی مافی توی تیا تەمان ڕاستەخی وایە بەس ئیتر داهاتەکە خوازانێ یان جگەلەوە مادەم کەرکووکی بەشێک لە دووکەڵی ئەو نەوتە تۆ هەڵێمژی دڵنیا بە ماڵ نییە لە کەس و کاری نەخۆشی سەرەتانی نەبێ نەخۆشی مزمنی نەبێ لەسەر ئەم دووکەڵێ ئارەوەڵە وەڵا زیادی ژەسمانیشمان نەکردە ئەبوا ئیستا هەر کەس بۆ خۆی لە ماڵە دانیشی نەکردا وەک سەیری وڵاتە عەرەبیەکان بکەینەوەی کە نەوتیان هەیە چەند شارەکانیان جوانە چەند وڵاتەکان پێشکەوتووە لایەنی کەم کەرکووک نیوەی ئەوانیش وایە ئێستا وایە شارێکی نمونەی وای ئێستا کەسمانیشمان نەکردا وای ئێستا بۆ خۆمان هەرگەز لە ماڵەوە دانیشتیان بۆ خۆمان بەس نان و نەوتمان بخۆدە
ئارەوە یان داهاتەکەی داهاتەکەی فەرقی چێت باری داهاتی نەوتەکەی باشە بەڵام کەرکووک لە زیاتی حکوومەتێک دوو حکوومەتی خۆی بە خاوەن ێزان بەخوای براکەم بلێچی نازانی دەسەڵاتمان نییە نازانی بلێچی جگەل لە داهاتی بخەرە ولاوە زۆرترین قوربانی دەری ئێرە هەنی کوردی ئەم شارن ئەشکەنجە دراون قوربانیان داوە لایەنی کەم قەرەبوو ئەوشان بۆ نەکرد واللهی بلێچی مامۆ چارەسەر چییە بەڕێی چارەسەر ئیمامێکی عادل مامە عادلە تا ئێستا نەهاتەوە بکەن بەخوا زۆر زەحمەتە کەرکووک وەک وەرەسە وایە ئەوەی دێ لێخوا کەس دڵی پێ ناستێ ئای دڵی پێ ناسێ وەک وەرەسە وایە ئیسا تۆ چۆن وەرەسێک خواتە لێ بخۆی یەکی عادل نییە بێ بلێ باش باش کەم و بەخۆم حەقم نەبێ بەسەر کەسە ناوتە لە عالەمە کەرکووک بڵێ باشە ئەم داهاتە زەبەلا هەتا چەندێک خزمەتی خەڵکە کەرکووکیەکە و کوردی کەرکووک و پێکاتەکانی تری کەرکووکیش کرد لە سە تا دووش نەخزمەت خەڵک کەرکووکی بە هەر نەکردووە هەموو پێکاتەکانش هەموو خزمەت یەک کەرکووکیێکی نەکردووە کەرکووکی ڕەسەن ئەوەی کەەوە هاتووە لێ خواردەوە بردوێتی بینیمان وەخت شتاکان و هەفتاکانە سەدام داهزاری هاور بۆ کەرکووک داهزاریان وەرگرت نەقل وەزیفەیانی کرد تەعینیانی کرد هەموو شتێکی کرد کوردە کەرکووکەکەش لەسەر شتێ بەسیت بینیمان نفوس کەرکووک لە ئیلان کەرکووک تاو غەوتە هاوار کە گوێیان لێ تەرحیلە کران و خانۆکەشیان حجزە کرا بەلای کوا کوڕێکی پێشمەرگەیە تەبەعیەیە ئەسڵ ئەساسی نەبوو ئەویت شەهیدمێ بابە لە قادسیە شەهیدم داویت شەهیدەکەت هەڵکەرەوە بیبە قەبرەکەی دەرکەوت بیبە دوای پرۆسەش بینیمان ئەوەی کوا غێری کەرکووکی هات عەرزی داگیر کرد لە بەرچاو کەرکووکیەکەەوە فرۆشتیە کەرکووکیەکەی فێرخانووی تەجاوز کرد و فێرم شتانەی کرد فرۆشتی ڕۆی جگەل لە داهاتی زەبەلا کەرکووکیەکان قوربانی زۆریشان داوە هەر قوربانیان داوە کەرکووکی ئەستەکە چییە حەزەکەم ڕوونی کەمە لە کەناڵەکەدانە کەرکووکی ئەستەکە کورد و تورکمانە یەک عەرەبێ لەم کەرکووکە نەبووە ئەوەی کەوا بۆ کۆمەڵی حەدیدی بوونە وەکو خزمەکار لە ئەترافی حەویجە بوونە کەرکووک عەرەبی تێ نییە هی کورد و تورکمان ئەسلەکەیەتی کەواتەمە زاریمان قوربانی دەری زۆرە بوو ئەم داهاتە زەبەلاحی کەرکووک بووە کوێچی ئەگەر خزمەتی خەڵکیم شاری پێ نەکرێت ئەم داهاتە زەبەلاحیکەوە ئەوەی کوا حکم کەرکووکی کردووە چی لە ڕژێمی بەعسەوە کاتووە تاکو ئێستا دەسەڵاتدار خواردوێتی ئەوەی دەسەڵات بۆ خواردوێتی و لە بەرچاومانەوە بردوێتی بۆ نمونە ئیستا نمونە بۆ منەبەت باسەکەم ئیستا بڕۆ دایرەی نفوس بزانە چەندی عەرەب هاوردە هاتووە چەندە ئیسفادەیان کردووە هەر ئەم سێ ڕۆژەیە پارێزگای سەپێنراوی کەرکووک کۆمەڵێ عەرزی دابش کردۆتە سەر ئەو ئەفسەرانەی کەوا ئەو چوار کەسەیان شەهید کرد لە حادیسەکەی مەکتەب سیاسەکەی پارتی شۆرا و ئەوانە دەستیانە بۆ لە شەهیدکردنی ئەو چوار هاوڵاتی قوربە سەرە ئەوە تا عەرزی داوە پێیان خەڵکی کەرکووکش نین مافیان بە کەرکووکەوەش نییە ئەوەی کەرکووکی بۆ قەت ئیسفادەی لە عەرز کەرکووک نەکردووە باشە ئەی بۆ ناتوانن دڵی خەڵکی ئەم شارەی لە خۆیان ڕازی بکەن ینی خۆ کەرکووکی داوای داهاتی شاری دیکە ناکە هەر لەوەی خۆی مزایدەیە و خەڵک کەرکووک یەک نییە و بە حیاتی یەک گرتووی نەبووین ئەگەر ئێمە وەکو کورد و تورکمان یەک بوویناوی دەستماکە ناو دەست یەکایە و بە قسەی ئەم و ئەومان نەکردایە هەر نەدراینایە و بە قسەی بری قەدار هەڵ نەخڵاتاینایە یعنی من چەندها ینی من خزمم هەیە خاڵوانم تورکمانی قساکەن کە سوکارمێ تورکمانی قساکەن دایمە مناقشەیەمان کردووە ینی کە قساکەینە لێن ئێمە وەکو کورد و تورکمان کەرکووک دەستمان بکرایە ناو دەستێک حاڵ کەرکووک ناگەیشتە ئێستا غەریب حکومانی ناکرد تەنانەت دوای 16 ئۆکتۆبەرش کەسێک کاتوونە خەڵکی کەرکووک نین ئیسفادەیان کردووە ئەمڕۆ کەرکووک ئاوایە 100 ساڵ بەلێ 200 ساڵ بەلێ کەرکووک بۆ کەرکووک نەبووە کەرکووک بۆ غەیری کەرکووک بووە وەکو عەرزێکی وەرەسەکە ئەوەی کەوا ئەیفرۆشێت دوای ئەوەی کوا لە کەس ئیسفادەی لێنە کەرکووکش وەک وەرەسەوەیە خەڵکی کەرکووک نەوەڵا نەکراوە ناوەڵا نەکراوە بەس خەڵکی کەرکووک ئیسفادەی لێ نەکردووە ئەوەی دەرەوەی کەرکووکە هەموو ئیسفادەی لێ کردووە بە هەموو چێنی تۆجێکەوە دەرەوەی کەرکووک ینی دووکەڵەکەی بۆ خەڵکی کەرکووکە دووکەڵەکەی بۆ خەڵکی کەرکووکە داهاتەکەشی بۆ غەریبە ئەو هەموو داهاتە زەبەلا هەبوو کوێچێ کێ سەرپەرشتی ئەم داهاتانە وڵی خۆی ئەو کەسێک کە ئەم داهاتە بەدەستێتی ئەو مەسئولە کەرکووکی نییە فەقیر و فقۆرا چی بەدەستە کەرکووکی چی بەدەستە کەرکووک کێ ڕێز دایرێکم بۆ بدۆزەرەوە خەڵکی کەرکووک یعنی هی دەرەوەی کەرکووکە ئەیهێنن بۆ ناو کەرکووک ئەی چییە؟ بۆی دڵسۆزی ناو کەرکووک
خەڵکی کەرکک مستەفید نییە لە داهاتی کەرکک اینجا لە داهاتەکەش ئەوەی قوربانی زۆری دابێ خەڵکی کەرکک کەرککە هاتی خۆی قوربانێکی زۆریان زۆر 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 نابی لایەنی کەم دڵی و خەڵکی لە خۆیان ڕازی بکەن وڵە هەوشە بگەڕێتەوە سەر زەمیری خۆیان ئەبێ ڕابردووی خۆیان بزانن چییە هەتاوەکو خەڵکی کەرککش ڕازی بێ لەیان باش تۆکو کەرککێک پێت وایە زەمیریان چۆنێ وڵا گەر زەمیر وابێ غێر ئەم هەموو گەنجابی نی هەمووی خەریجی کولەیە خەریجی شاداتی بەرزی هەیە ئەوە تا هەموو دەسەرەکە شتی وردەواڵا فڕۆشە ئەی بۆ تەعینی ناکەن ئەی بۆ تەعینی ناکەن نییە تەعیناتش نییە بەڵام خۆ دەبوو لایەنی کەم لە ناو مەسفاکانە هەندێک لەم ئەمانەی خەخەلیجن تەعینیان بکردنایە لەوێ هیچیان جا بۆ تەعینیان ناکەن خەڵکەکە خۆی بە دوای تەعینە گەڕێن هەڵێن ئەو داهاتە زەبەلاحی لە کەرکووکەیە ئەوەندە زۆرە شارەکانی تر عێراقیش لەسەر داهاتی کەرکووکەش والله بلين شي مامۆستا ئەوە کەروکە بینەوە تا دیارە هیچ هەر عینەوە خۆیەتی هیچ ئەوە خەدەماتێک شتێک مەشاریع شتێک لەو مەتقی عەرەبانە گەلێ زۆرە بەس لە مەتقانە کەمە زۆر کەمە ئەم داهاتە زەبەلاح بوو کوێ والله هیتر مامۆستا بڵین چیە بە نازانین کابراوتەنی تۆ کەرکووکیت و مافتەیە لەسەر ئەمەدا بەڵێ 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 وایە بەڵێ وایە ئەی خزمەتی خەڵکی ئەم کەرکووکی پێ والله مامۆستا خزمەتی پێکەن بەس بای پێویست نییە بە زۆری ئیسەمە مەسەرەن زۆر ئەسۆڕەمەوە مەسەن بڵێن بەیانیان ئەبینم ئەو مەتقانی ئەو بەرگەلێ خزمەتی زۆرتر وەک لەم فەرقی هەیە لەگەڵ لە فەرقی مەسەلە قەزەی دسر بەس قەزەی دسر سیر کە بڕۆ ئەو بەرچەکە چەندی دسر زۆرە هەنێک جێگای دسری بۆ کراوە پێویست ناکات بکرێ ئەمە مەسەسێکە دێتێ منطقەی لای ئێمە مەسەن ئەم بەرچەکە کاتی بۆ بەرچەکە ئەو پێویستی بەدسرە ئەو دسرە کۆنەی پەنجاکانی چلەکانە حەت ئەم دسرا بێ ئاوە چێکی بۆ بکرێ بچێت ئەو بەرچەکەەوە دەستێکی زەخمی بۆ بکرێ نەکراوە بەس ئەمە تەقە عەرەبیەکان تەقریباً 4 5 6 زەخم کراوە لێرە هیچ نەکراوە دەست نەکراوە هیچ فەرق و جیاوازی زۆرە لە دوای دکتۆر نەجمەدینەوە یەک دەستێک نەکراوە لەم بەرەوە بەس لەو بەرەوە کراوە ئەی مەگەر هەر قوربانی دەری ئەم کەرکووکە ئەم بەشەی کەرکووک نەبوون ئەو هەمووە شەهید و قوربانیان کاتی خۆی لە سەردەمی بەعز والله براکەم بلیم چی ناسا ئاوا بیکە خۆمی بینم ئاوا باسی قەزی مەسەلەن قەزی خزمە گوزاریەکەم قەزەی دسر کەروکەوە بەرە قەڵەباڵغ بوون ڕوات ماوەی سێک وەک بەغای لێدە سێرەکەی بە 2 سال ناکەێتە ڕێ بەغا نییە هەرو جادانی کاتی حکومەتی کۆنا نییە بەسنی جادی تازە نییە ئەگە جادی تازە لێ بچێکە والله مامۆستایسە و خۆت هەر بڕۆسێکی سە خۆت کا بە کامیرەکە بڕۆسی ئەو بەرکە ئەو بەردەستی گەرە زۆ بکراوە ئەم بەردەستی بۆ نەکراوە هیچ یعنی دوای دکتۆر نەجمەدین دەستی بۆ نەکراوە بە هیچ شێوەیە خەڵکی کەرکووک هیچ سوودێک لەم داهاتی نەوت و لە هەر داهاتێکە بێ نایبینێ بە هیچ شێوەیە دووکەڵەکە تاکید بۆ ێرە یاڕێوەڵە نە بازار هەیە نە ئیش هەیە نە کارێ نە کەسابەتی هەیە مەعاشەکەی شوەرگری حکوومەت هەرێم 3 مانگزارێ معاشەدا ئەو تا من معمیل خۆم هەیە تەلەفۆنم بۆی کردەوە بۆ پارەی قەرز ئەلێ وەڵڵاهی مەسەهی خۆراکم داوە هی ئەوەم داوە هی جلوبەرگم لایە مشتەریم هەیە هاتووە سوێن بەخوا و تێتی پارەم بدەرێ پارەم دەرێ بە جلوبەر بۆ مناڵەکان دەگەم تۆ بیکە سەر حسابەکەی خۆمە دەمەوە کێشەمانیە ئەوەندە وەزە خراپ ئەمە ئەگەر کابرا ڕاتبی لەسەر هەریەم بێ بەڵام ئەوانەی کە ڕاتبیان لەسەر بەغایە زۆر باشن یەکسەر هەسی پێەکەی جیاوازیان 100 ئەرەوەڵە ئەوان پێش تا سەر مانگ نەهاتووە ڕاتبیان هەیە ڕاتب وەرەگرن ئێمە بازار بەعام من بازارە کەرکووک یانێکی بە حکوومەتی بەغایە کە بازار تۆزێ جوڵایە ئەوش فەرمانبەرانی بەغایە ژینە چاوەڕێی کوردستانکەی وەڵای مەشەبێت دوکاندا خین و بڕۆینەوە چاوەڕێی حکوومەتی هەرێم هەرێوەڵە باشە ئەم داهاتە زەبەلاح بوو کێڕوە ئەی خەڵکی خزمەتی خەڵکیم شاری پێناکەن ئەی چی لێ وەڵی چی لەکەن باخ و مەزرعە و سەفرە و سیاحی خۆیان و تورکیا و ئەو شوێنانێ هەر بۆوێ ڕۆقابی لە بۆ شوێ بڕۆ ئارێوەڵە بەڵام دووکەڵ و نەخۆشیەکەی بۆ تاکیید هەر بۆ کەرکووکە هەر بۆ خەڵکەکەی بۆ هاوڵاتیانە ئەرێوەڵە بڕۆ سێ و دەسەی جادەوبانەکانیانکە هەرچی کۆڵان و جادەوبان هەیە کووە هیچ نییە گشی بێ خزمەت گوزاری پیس بۆ خەڵ ئەرێوەڵە وردە بەرەو وێران بوونی زیاترە ڕواگەر ئاوا لێگەڕێن زیاتر ڕوان نەخراپتر ئەرێوەڵە باشی ناکەنە ئەوانەی کە موچیان لەسەر بەغدایە پیان و دیارە لە شت کڕی نابە براوت بەڵێ ئێمە زۆربەی مەحمیلەکانمان موچیان لەسەر بەغایە هەر
سەری ماک پێش سەری ماک ڕاتب خۆیان وەرگردیان کەلو ناڵێم ئێمە گیانێکمان بە موچەخۆرانی بەغایە ئەجینا چاوەڕێەوە بکەی ناڵێم ئیش نییە نەوەڵە کار و کەسابەت نییە سەرماگان تۆزی حرەکەی تیاکەوێ ئەویش بەهۆی ئەوانەوەی جینا هی هەریەم ناوەڵە لە سەتا لەوانە بلێم 5 لە سەدا 5 ئەوەش چی باسەکەین ئەو شوێنانەی کەوا تو جادەوبانەکەیە کارەبات نییە خزمەت گوزاری زبڵەکە فڕێئەدەی ئەگەر خۆت لە دەرگا پارە نەدەی جاتر نایەتەوە بە کۆڵانە کەشتایە نهایەتەوە کابرا بوو بێتەوە تۆ هەزاری نەدەیتێ ئایسا خۆمان لە منتقەی خۆمان کوڕێکی گەنجە شەهادەی هەیە سەدوێکی بەستیوە ئاگانە 5,000 ئەدەینێ کابرا دێ هەفتەی دووجارێ بە منەتمان بە حکومەت دەگەژنەوە کارەباکەش نییە مۆلیدە پارەی خۆمان نەدەین ئاتر جادەوبانەکە لەوانەیە بۆ ڕەتلەکانی خۆیان بێ زیاد ڕەتە بێ کە تاسەکە حیمایەکانی بەرەو نەبێ ئەجینە ئێمە بۆ خەڵکەکە بێت ئەبێ لەو باشتر بکرێت ئەم کووە بەڵێ ئەم داهاتە زەبەلاحە چی لێ دێ وەڵاهی ئەکرێت ئێستا جارانە برا دەرەوە بەڵام ئێستا بزانام لە دەرەوە زۆر لیان وەرناگرن دەبێت پارەکە گەلێ زۆرە ئەکەن بەو شقە و باڵەخانانەی کەوا لە سلێمانی بینین لە هەولێر بینین سەوا بۆی ئەچێت بەغاوالیەکەن جاتر لەوێ بکڕن داهاتەکەی کەرکووکە بن بۆ شارەکانی دیکە کەرکووک و شارەکانی گە خۆ بەسەوە نێتەوە بەسرات هەیە سەماوت هەیە خۆ بێزگە لە داهاتی نەوت ئێمە خۆ بۆ نمونە ئەکرێت ئەم شاری کەرکووکەوە دوو شوێنی تیا توانین لە پردێ ڕێکی سیاحی بکەیتەوە ئەتوانی خاسەش بکەیتە ڕێکی سیاحی هەرواز دەنەوتی بێن ئەکرێت لەم شارەیە پێزگەلەوە داهاتی ترشەبی بۆ ئەم شار بەڵام ناکرێت و ناشیکەن ئەوها بۆ ئەوان باشترە دوژمنی خەڵکی کەرکووکن یان ئەو هەموو شیعاراتە جوان جوانە چیە بەسەر خەڵکی کرد باش ئەگەرەوە ئێرە چاکرا و بوو بە شارێکی خۆش و یەک مشکلەیەکیان نەما ئەوان چۆن پارەپەیاکەن پارەپەیاکردنەکە نامێنێت بۆ گیرفانە ئایا تەمان بۆ گیرفانە من ئیمڕۆ ئەم ئەشیانە هێنم بۆی بیفرۆشم دێگەر دوکانێکی بەتاڵم هەبێت هیچ ئەوانش وتی بە عربێدە بیڵاعەکەی ئەوەیە کوردایەتی کاسپیەکەن بەسەر خەڵکی کەرکووک دەمێکە نەک بەسەر خەڵک بەح لە عەرەبەگری هەماشت لە کورد ئەگری هەماشت ئەنجا چێتە باری کوردایەتی و عەربیەکە لا چێت ئەنجا بۆتە مەزهەبێکە سوننە و شیعەکە قوربانی زۆریش لە خەڵکی کەرکووکا درراوە شەهیدی زۆریش لە خەڵکە کوردەکەی کەرکووک لای کەس ناشاردرێتەوە لەوتی پێشمەرگە هەیە بەشە شێرەکەیەوە پێیا چووە خەڵکی گەرمیان و کەرکوو بووە و ئێستاشی پێوە بێت ئەوەنەی متمانە بە کەرکوو کرێ بکرێ بە حیمایە نەک بکرێ بە شت بکرێ بە حیمایە بۆ کەگردی حیمایەتیەوە کەم خیانەت لێ ناکە خیانەت بەس ئەتا حیمایە بۆی هەیە بڕۆت ناکرێت لەم شارەوە تا بزانە کەرکووکێک نالێن بەرزەوە بێت ئەستی ئەم کەرکووکە بێ و خەڵکی ئەم کەرکووکە بێت بۆی هەیە یان ئەندام پەرلەمانێکیت یان ئەنجومەنێکی لە محافظە یان محافظێکی دانی بە ڕسم داندریت ئێمە چیمانوت ئەوەیە دووکەڵی ئەو نەوتەی کە لە کەرکووکەوە بەرزە بێتەوە هەر بۆ خەڵکی ناو کەرکووکە و زۆر جاریش بۆتە هۆی نەخۆشی شێرپەنجە بۆیان بەڵام ئەو داهاتەی لە ئەم نەوتەوە دەسەکەوێت وەکو کەرکووکیەکان ئەڵێن خزمەتی شارەکانی تری پێکرێت لەسەر حسابی خەڵکی کەرکووک وەکو دەڵێن جیاوازێکی زۆرەکرێت لە نێوان گەڕەکە کوردیەکان و گەڕەکانی دیکە لە پێشووتر و ئێستەش وە لە ڕابردووش قوربانێکی زۆر لە خەڵکی ناو کەرکووک و کوردی کەرکووک درراوە بەڵام بەداخەوە نەتوانرا ئەوەندە خزمەتی خەڵکی کەرکووک کرێت کە دڵی ئەم خەڵکە لە خۆیان ڕازی بکەن سەر ڕایبوونی داهاتێکی زۆر سەر ڕایبوونی دوو حکومت کە خۆیان بە خاوەنی کەرکووکە زانن و سەر ڕای ئەو هەموو قوربانیش کە بۆ ئەم شارە دراوە کە جێگەی داخە نەتوانرا دڵی خەڵکی کەرکووک لە خۆیان ڕازی بکەن بەرنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ